سرپرستی وزارت ساخلمی هریما کردستان و بجداری اجماره کان هشدار تایبەتمەند به نخوشین شێرپەنجێ و ڕێڤەبەرین سەرجەم سنتەرین شێرپەنجێ لە هەرێمی کۆنفرانسێک دباشر دووکی هاتە گێڕان. دوی کۆنفرانسیدا ئەگەرین توشبوون به نەخۆشیە شێرپەنجێ بگشتی و چاوانیا چارەسەریدانە دیارکردن. هشدارێکی تایبەتمەند دەبێژیت گرنگترین تەوەر چاوانیا دامینکردنا چارەسەریە ji bo nexweşan. لە پارێزگای دوهۆک ئەم کۆنفرانسە ڕێکخرا کە بە سەرپەرشتی وەزارەت و سندوقی کۆمەک هەروەها بەڕێوەبەرایەتی گشتیەکان لەگەڵ سەنتەرە شێرپەنجەکانی هەرێمی کوردستان مەبەست لەمە ئەتوانم بڵێم ڕێخستنەوەی ئەو دەرمانە گرانبەهانەیە کە لە هەرێمی کوردستان بۆ توشبوانی شێرپەنجە بەکاردێ بە شێوازێک کە بتوانین لەگەڵ ئەو بودجەی کە تەرخان دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێم و سندوقی کۆمەکەوانێ بتوانین بە باشترین شێوە و زانستیترین شێوە پێشکەش بە توشبوانی بکەین و ئەتوانم بڵێم ئەمە یەکەم بەشین وەکو کەرتی تەندروستی وەکو شێرپەنجە کە توانیمانە گایدلاینە یاخۆ ڕێوشوێنێکی ناوخۆیی دابنین کە بە شێوازێک بێ بتوانین هەموو ئەو خزمەتگوزاریانی لەبەر دەستە بە باشترین شێوە بگاتە دەست توشبوان و ئەم دەرمانە گرانبەهانە تەنها لای خۆمان ئەم شێوازە نیە ڕێوشوێنی تایبەتی بۆ دابرێ بگرە لە هەموو وڵاتانی دراوسێ و وڵاتە پێشکەوتەکانیش بە هەمان شێوەیە. جلایە خۆڤە دکتۆر هاژە عەبدوڵڵا بەحس لە جۆرێن شێرپەنجە دکەن ئەڤێن ژن توش دبنێ. چیە ئەبێ باسی شێرپەنجەی مەمک بکەین چکە داتا جیهانەکانیش و داتاکانی کوردستانیش دەریان خستۆ هەردووکیان کە شێرپەنجەی مەمک بەربڵاوترین جۆرەکانی شێرپەنجەیە. بۆ هەموو سەد ئافرەتێک کە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک ئەبێ لە بەرامبەریەک پیا و تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک ئەبێ واتە لە پیاوانە زۆر کەمترە مقارنتەن بە ئافرەتان. لە دوای ئەوە نەخۆشی شێرپەنجەی هێلکەیانەکان باوە لە ئافرەتانە و بەدواشە نەخۆشی شێرپەنجەی ملی ڕەحمیەت و اینجا ڕەحم خۆیەت. هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی مەمک زۆرە. هەندێک لە هۆکارانە ناتوانین ئێمە ڕێگریان لێ بکەین ئەویش ئەوەیە لە جوولەکەکانە زیاترە و لەو کەسانەیە زیاترە کە تەمەنیان ئیتر لە سەر و چلەکانەوە دەست پێ ئەکاتەوە یعنی لەگەڵ گەورەبوونی تەمەنمانە ئەگەری توشبوونیشمان بە نەخۆشی شێرپەنجەی مەمک زیاتر ئەبێ. هەروەها بەعزێکیان هەیە بۆ ماوەیە بۆ نمونە نەخۆشی وهایەت لە عایلەکە یەکێک دوو کەس زیاتر نەخۆشی شێرپەنجەی هەیە ئەوانە ئەتوانرێت تێستی بۆ ماوەیەیان بۆ بکرێ بۆی بزانن نەخۆشەکە بۆ ماوەیەیان بۆ ماوەیە نییە. هەردیسان بسپۆرەی دبیاوێ نەخۆشیین شێرپەنجەدا دبێژیت ئەگەرین سەرەکین نەخۆشیین شێرپەنجە جگارەکەشانە و ئەو سەقاینەها پەیدا دەبیت. یاش هەمیە پێشچافتر و یاش هەمیە کۆمپیوتەر ئەمچین تشتێکە بگین ئان ئەکشنێکە بگین و کێمکین جگارەکێشانە. جگارەکێشان شێرپەنجە سیهێ چێت کرد ئەوە تشتێکن یاسا بەس باێتم بزانین شێرپەنجە دەڤیژی چێت کرد و یا بۆر یا خواردنێ و یا میزدانکە و یا خوینێ و یا معیدەی و حتا یا تلێ تل وەختە جگارێت گرت تعرضی شێرپەنجە ئەوە دێت بێت غێر ئەسباب غێر هۆکارێت هەینجی شوانە مەسەلەن خەڵک گەلێکی هاتیە وێرێ غير باجرت هاتين غير ولاتت هاتين والفري كنجينا أبا يعني زختك سور اختيار سر خدمة جزارية شوانا تسجيل سرطاني يعني تومارا نخوشة بيشاف جالك بلند بويا لگور آمار و داتای نفرمین هاتین بالاف کردن رجات توشبون بناخوشین شێرپەنجە زێدە بۆنێ دایە. متین محمد با دینان میدیا دهوک.